بێرانی بەڕێز خۆشەویست لە ئەڵقەیەکی تری بەرنامەی بەبوێری بەشی چوارەم لەگەڵ بەڕێز دکتۆر عەبدولەتیف زیاتر لەسەر حکمەکانی خودای گەورە دەکەین لە ئاینەکاندا بە تایبەتی لە ئاینی پیرۆزی ئیسلامدا. بۆیە بە باشمان زانی کەوا تەوەرەیەکی تر لێرەدا بوڕژێنین، ئەویش مەسەلەی تەوەرەی جیهاد کردن لە پێناوی خودادا چۆنە و چۆن نییە، کە بەلای هەندێک لە ڕەخنەگرانەوە پێیان وایە کەوا ئەم حکمانەی کە هاتوون هەم بۆ مەسەلەی جیهادکردن و هەم بۆ تەطبیقکردنیشی لە ناو کۆمەلگای ئێستای مرۆڤایەتیدا نەگونجاون. بابزانین بەڕێزی چۆن وەڵامی ئەم پرسیارە ناداتەوە. بەخێرگەی سپاس دەکەم. مامۆستا ئەگەر بینەوە سەر تەطبیقکردنی حکمەکانی خودای گەورە، یەکێ لەم ینی ئیشکالێک کە هەمیشە ینی ڕەخنەگران ئەیخەنە ڕوو ئەڵێن بۆ وەڵامی هەر پرسیارێک مامۆستایانی ئاینی یەکسەر خودای گەورە بەوە بنمونە ئەهێنەوە حکمی خوای گەورەیە. لە کاتێکە ئەڕەن ئەگەر بێت و دراسیەکی وردی ئاینەکان بکەین، تەورات، ئینجیل، قورئانی پیرۆز، ئەگەر ئەم سێ ئەڵێ بنمونە وەرگرین، ئەڵێن لە هەر سێ کتێبەکەیە سیفەتەکانی خودای گەورە لە ڕووی ینی عەدالەتی کۆمەڵایەتی دادپەروەریەوە لە یەک ناچن، نەگونجاون. یعنی مەسەڵەن بۆ نمونە ئەڵێن لە تەورات خوددا تەنها خودای بەنی یعقوبیەکانە، بەنی ئیسرائیلە، ئەوان فەرز کراون بەسەر ئومەتانی تر لە کاتێکا کەمترین نەتەوەشن لەم سەردەمیشدا و لە ئێستاشدا. ئایا تۆ ئەمە چۆن لێکە دەیتەوە؟ الحمد لله والصلاة والسلام على رسول الله. یەکەمیان ئەوەی کە لە تەوراتدا ئەمڕۆ باز دەکرێت یا لە ئینجیلدا، ئەوە لای ئێمە هیچ بەهایەکی علمی نییە بەڕاستی، چکە سیقە پێکراو نییە دوای ئەوەی کە خۆیان دەستکاریان کرد و گۆڕانکاری لە تەورات و ئینجیلدا هات. ئەوە لە ئیسلامدا تەورات و ئینجیل وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم حدثوا عن بني إسرائيل ولا حرج. ئیسرائیل شتێ باز دەکرێت، بەڵام نا تەکذیبیان دەکەین، نا تەصدیقیشیان دەکەین، نە بەڕازدانان، ئیلا شتێک کە بزانین مخالفەی نەسێکی شەرعیە، مخالفەی عەقڵێکی سەلیمە، ئەوە جیاوازە. کەواتە من باز لە دینی خۆم دەکەم کە دینی ئیسلامە. قورئان ئایا کاتێک کە مامۆستایەکی شەرعی لە کاتێکدا کە تینی بۆ بێ دەڵە خوا وای فەرموو، ئێمە دەڵێن مەسەلەکە تین بۆ هاتن نییە. مەسەلەکە بۆ نمونە کاتێک کە تۆ کێشەیەکت دەبێ یا مەوزوعێکت دەبێت لە حکوومەتی کوردستان بێ، ئێران بێ، سعودیە بێ، ئەمریکا بێ، هەرچی بێ یەکسەر محکەمە دەڵێت دەستور ئاوایە، بۆ نییە مناقەشەی بکەی. ئاخر بۆ دەبێ ئەو دەستورە وا بێت، دەستورە و تەواو کۆتایی پێهات مسلەمە. جاکە دەستورێک چەند ئەندام پەرلەمانێک دای بنێن، ئەوە بۆم نەبێ مناقەشەی تێدا بکەم و لەوێشدا بەعیب دانەندرێت و کەسیش ڕەخنە نەگرێ. ئەی بۆ دەبێ بۆم هەبێ ڕەخنە بگرم لە شەرعێک و لە دەستور و یاسایە کە خوای ئەرز و ئاسمان دای بنێت، کە منەکو موسڵمانێک و تێگڕای موسڵمانانیش، تێگڕای موسڵمانان بەبێ ئیستثنا هەر هەمویان باوەڕیان وایە و قەناعەتیان وایە کە ئەم قورئانە کەلامی خوایە، بەرنامەی خوای پەروەردگارە، حرفێکی لێ نەگۆڕدراوە، پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ڕەسوولی خوای گەورەیە. ئەوە ئێعتیقادی موسڵمانانە. ئەمما کابرایەکی عەلمانی یا کابرایەکی جوولەکە یا گاور باوەڕی بە قورئان نییە، باوەڕی بە پێغەمبەرنی عەلەیهی سەلام، ئەو کەیف خۆیەتی مشکلی خۆیەتی. بەڵام وەکو موسڵمان من قسە دەکەم و قسەش بۆ موسڵمان دەکەم، موسڵمانان باوەڕمان وایە کە قورئان مادام کەلامی خوایە و بەرنامەی خوایە، خوای گەورە چاک دەزانێت کە من و تۆ چیمان پێویستە. بۆ وەڵامەکەم تاوکەم. یعنی ئەگەر بێت و یابان جیهازێک دروستکە، هەر بۆ خۆشی کتابێکی بچوکی لەگەڵ دەنەرێ، ئەوە کە تەلۆکەیەتی بەم شێوە ئیش دەکا، بەم شێوە چاک دەبێ. دەکرێت یابان جیهازێک دروستکە و کرێکارێکی ناو بازاڕی سلێمانی بێ بڵێ کاکە گیان دەفتەرەکەی یابان فڕێدەن کە تەلۆکەکە من بۆی دادنێم، کەس قبوڵی نییە، کەس قبوڵی نییە. ئەوە بۆ چکە دەڵێن ئەوەی دروستی کردووە ئەو شارەزاترە دەزانێ چی پێویستە جیهازەکە، خوایەکیش کە من و تۆی دروست کردو ئەو چاتر دەزانێ. کەواتە لە کاتێکدا کە مامۆستایەکی ئاینی دەڵێ خوا وای فەرمووە، بۆ نمونە کە دەڵێ خوای گەورە زینای حرام کردووە، تۆ دەڵێ بۆ؟ دەڵم چکە خوای پەروەردگار حرامی کردووە. ئەمما کە بتەوێ قەناعەتیشت پێ بکەم
ئەوە پێ دەسەلمێنم وەکو عقلیەنیش کە ئەوەی خوا حرامی کردووە خێر لەوەدایە چونکە زیناکردن فاحیشە بڵاو بوونەوەی و عرض و ناموس نامێنێ و زەرری زیاترە ئەوە وەکو بڵێم یعنی جانبێکی عقلی گەبازکەین ئەمما کە پاڵپشتمان ئەوەیە کە خوا فەرموویەتی ئەوە هیچ عیبێکی تێدانە بۆ عیبەی تێدانە کە کاتێ دەوترێەوە دەستورە یاسا وا دەڵێت تەواو بەڵام عیبە لەوە دابێت کە بڵم خوا وا دەفەرمێ کە من و تۆی دروست کردو بەڵام ئەوان باس لە هەندێک دەق دەکەن لە تەوراتدا کە لە قورئانی پیرۆزیشدا تەکیدی لەسەر کراوەتەوە یعنی مثلا فضلنا بني إسرائيل على العالمين تيه لكاتي خويدا مثلا لكاتي خويدا باش لم كاتا بالله لكاتي باش خويدا لم كاتشا أمان فرض كراون نك فرض نا فرمي فرضنا فرمي فضلنا فضل ايه فضلنا خوي بيرد قال القرآن في رزقيدا بما ده فرمي إن أكرمكم عند الله أتقاكم كواتا بتقوى إنسان تفضيل ذكري كقومك شوين بيغمبرك كونه كلالان خواهاتو عليه الصلاة والسلام وشوين أو دينا كون كخوانا أردوتي بيكمان خوا قرآن تفضيل لك باشا أما ديارة يعني قصة كردن لسر أوا مثلا تو إيوه همش دلنا مثلا أما التوراة هرسيش يقول أما راسني أو تصديق نكرا أو نمقود راسني يعني مثلا بلي دسكاري كرا وبويا بروامان بينيا باشا يعني وإيشش مان بينيا مثلا بونمونا مثلا لا توراة دا لا دقيق لدقيقاني مثلا لباش يستايش كردن إصحاحي مثلا يازده عليه خدا همو أو قلانا لبردمي إيوه دا والا دكات يعني پیغمبراتي تنها بو أوانا بو بني يعقوب يكانا بو كسي ترنيا سندين پیغمبر بدوايك ولنا مثلا بني يعقوب يكانا وديه دواتر مثلا مسيح دي دلين خير همو من يكسانين لبرامبر خوادا بوسي أبي شريعتي خدا تنها قتيس كلابي لنيو شريعتي أمان أويان لخاز دا بام بسالكم تواركم يعني بام رازي نبون أميان لخاز دا تجبناتي دروز بولا نيواني عيني مسيحي وعيني جولك دا دواتر قرآني فيلوز جهاد بهمان شوا يعني سي عين بو بهويتي دجمناتي خوين رشتن لنيوان مروفا كان دا ألان شون أكري خدايك هندا جورة بي وكو إما تصوري دكين كتي يعني سي عين بنيري 2000 سي عينه ببيته هوي يكتركشتني مثلا مروفا كان دا خدا لما دا خوي بيان دكا لم كتبانا بمشي خوي بيان دكات إحصائية نشان بدن بوي همو خوێنەرانی ئەو بینەرانیش إن شاء الله ببینن بزانین ئایا ئەو خوێنەی کە بە ناوی دینە وەڕژاوە یا ئەو خوێنەی کە بە ناوی علمانیەت و بێدینیە وەڕژاوە کامیان زیاترە باش لە جیهاندا لە حربی عالەمی یەکەم 20 ملیۆن کەس کوشترا باش لە حربی عالەمی دووەم لە جەنگی جیهانی دووەم 50 ملیۆن کەس کوشترا کەوەش هیچی جنگێک نەبوو کە ئیسلام بەرپای بکات بەڵێ ئەوەتە بەڵام ئەوە بۆچی لەسەر ئەلمانیت حساب دەکەین نە بەڵێ ئەوانن کە دەوڵەتی ئەلمان لادینی یعنی چی بێدینن ئەخر لادینی دین دروستی نەکردووە بەڵام لادینی بە هیچ شێوەیەک پێناسەکەی یعنی ئەم پێناسەی لە ئێستادا بۆ ئەلمانیت ناکرێت ئەمە بەرهەمەکەیانە وتم مەسەلەی پێناسەکاری تیبێ کە من و تۆ بێن دابنیشین پێناسەی ئەلمانی بکەین دیارە ئەو ئەلمانیتە زۆر فاشل و تافهە بۆ چکە ئەلمانیتێک پێویستی بۆ بکات دوو کەس لەسەر مێزێک دابنیشن دای بڕێژن و پێناسەی بکەن دوایش دوو کەسی تر لەوانەیە لەسەر ئەو مێزەی من و تۆ دابنیشن پێچوانی باش ئەگەر ئەلمانیتەکە بڵین باتە شەعب نەکەین بەندەکانی مافی مرۆڤ کە لە جارنامەی مافی مرۆڤ داهاتووە چ کێشەیەکی هەیە چ تعارضێکی هەیە لەگەر دین مەسەلەن يعني بۆچی ئێمە بڵێن وڵا لە ئەلمانیتدا بەهۆی ئەلمانیتدا ئەو هەموو خوێنە ڕژە باشە ئەوە گوتمان ئەمان فەرزەن دامانە ئەمانەش فەرزەنی واقعەوە باشە گوتمان ئەمانە بۆی ئەلمانیتەوە خوێنیان ڕژت باشە ئەی بەناوی ئاینەکانەوە کە بەناوی خودای گەورەیە ئەو هەموو خوێنە بۆچی ڕژە ئەو هەموو گروپە دروست بوو ئەو تەکفیر دەکا ئەو لە 23 ساڵی پێغەمبەرایەتی عليه الصلاة والسلام ئەو خەڵکەی کە کوشتراوە هەر هەمووی تا ئیحصائیەکەی بە خوێنەران بڵێن بزانین لە 23 ساڵی پێغەمبەرایەتی چەند کەس کوشترا ئەو کاتە بۆی بزانین ئایا ئیسلام پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام خوێنی ڕشت یان نا بەڵێ نزیکەی 1226 کەس بەڵام ئەی دوای ئەو سەردەمی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام مەذاهبەکان دروست بوون لا مەذاهب دروست بوو مەذاهبی فقهی هیچ کێشەی نییە لەسەر دین شەڕ نەبوو هیچ شەڕ چۆن بووە کاتێک کە ئیسلام دەیەوێت دەنجی حەق بگەێنێ بە خەڵک ڕێی لێ دەگیرێ و کۆسپی بۆ دروست دەکرێ و بەگژی دادێن و شەڕ دروست دەبێت ئەوە جیاوازە بەڵام ئەو جا من نمونەت بۆ بێنمەوە باواقعی خۆمان ئەمریکا چی وای لە ئەمریکا کرد بێ عێراق احتلال بکات چکە خۆیان دەڵێن احتلال ناکرێ ئێمە بڵێن احتلال نیە وایە چی وای لێ ئەمریکا کرد وەڵام
يعني ما لا ئێستادا دیارە يعني من ناتوانم بێم وەڵامێکی دقیقت بدەمەوە بڵێم من ناڵم عێراق ئەمە هۆکارەکەی بوو شعاراتەکانی کە بەرز دەکرێنەوە بڵێم ئەوە نییە کە لە عێراقدا عەدالەت نییە و حڕیەت نییە و بۆ ئەوەی زاڵمێکی ستەمکاری وەکو سەدام مەثەلەن نەمێنێ سیستەمێکی ستەمکاری بوو ستەمکاری نەمێنێ باشە بۆ ڕەوایە بۆ ئەمریکایەک لەو پەڕەوە لەو پەڕی دنیا و بێتە ئێرە بڵێ من دەمەوێت عەدالەت بڵاوکەمەوە ئەو هەموو خوێن ڕێژی و کوشتارە بکات بە بیانووی ئەوەی عەدالەت بڵاو دەکاتەوە کە ئێمە ئیسراحەتمان کرد سەدام نەما سوپاسی خوا دەکەین کارێکی خراپ نییە تۆ ببوورە سەدام تاواکەم بەخسەکەم تاوکەم بەڵام بۆ ئیسلامێک کە دینی خوایە حەڵاڵ نییە بۆ ئەوەی ئیسلام و حەق بڵاوکاتەوە حەق دەنجی حەق بگەێنێ بە گوێی خەڵک بۆی خەڵک ڕزگاری بێ کاتێک ڕبعی ئەم پێناسەکردنی ڕبعی دێنەوە سەر پێناسەی ئەوەش ڕبعی ڕزای خوای لێ بێ کاتێک کە چۆ لای ڕۆستەمی فورس پێی گوت ڕۆستەم وتی ئێوە بۆچی هاتوون بەرنامەتان چییە ئیشتان چییە وتی نحن قوم ابتعثنا الله لنخرج العبادة من عبادة العباد إلى عبادة رب العباد ئێمە قەومێکین خوای گەورە بۆی ئێمە ناردووە بۆی خەڵکی لە کۆیلایەتی بۆ عەبد ڕزگارکەین بۆ بەندایەتی بۆ خوا ومن جور الأديان إلى عدل الإسلام بۆی خەڵکی لە زوڵم و ستەمی دینەکانی تر ڕزگارکەین بۆ عەدالەتی ئیسلام بەڵام کەواتە ئیسلام کۆیلایەتی بەندایەتی لەناو ئیسلامدا يعني ئیسلام حرام نەکرا ئەمە ناگەینە هیچ نەتیجەیە کە بێت و پەلباوێژن بۆ لەوە بازارێ تەوەرەکان ڕێک بڕۆین ئەو جا باز بدەین بۆ خاڵی تر ئیسلام بۆ ئەوە هات دەنجی حەق بگەێنێ کە بێت و هەر هەموو گەلی کورد و گەلیانی دنیاش زۆرینەی گەلی دنیا دەڵێن مادام ئەمریکایەک لەو پەڕی دنیاوە هات بۆ ئەوەی خەڵکی عێراق بۆ نمونە ڕزگارکە لەو زاڵمە لەو ستەمکارە قەیشتەکە ئەتیادیە و بە پارەی خۆشمان و لەسەر نەوتی خۆشمان معاشی جێشی ئەمریکی دەدرا وەکە ڕۆیشتیشنەوە بە سوپاس گوزاری و حەفلە بۆکردنەوە بەڕێکرانەوە ئەی بۆ خوایەکە دینێکی ناردوو عەلەیهی سەلام کە خوای پەروەردگار دەفەرمێ ئەلیف لام ڕا کتاب أنزلناه إليك لتخرج الناس من الظلمات إلى النور بۆ ئەوە کتابمان ناردووە تۆ ئەی محەممەد عەلەیهی سەلام بۆی خەڵکی لە تاریکایەکانەوە لە زۆنگاوی شیرک و ظلم و خوڕافیەت و جەهالەت و کۆیلایەتیەوە ڕزگارکەی بۆچی بۆ عەدالەتی ئیسلام بۆ نووری ئیسلام بۆ خواپەرستی بۆ ئەخلاق بۆ ڕەوشت بۆ پاچێتی بۆ عەدالەت کەواتە بۆ ئەوەیان کێشەیە و ئێمە بە مشکلەی دابن باشە نمونەیەکە هێننەوە ئەڵێن هەموو حکمانێکە هاتن بڵێ لەم سەردەمەی پێغەمبەر درود و خوای لەسەر بێ حکمی تەواو بوون حکمی ڕاست مثلەن بۆ نمونە ئەڵێ نیوەی مثلەن میراتی داوە بە ئافرەت یا ئافرەتی لە زیندە بەچاڵکردندا ڕزگار کردووە یا دوو شایەت مثلەن بێکە ئەم نیوەیە لەو کاتا زۆر بووە بۆ ئافرەت لەبەرەوەی ئافرەت ئەسڵەن وەکو ئینسانێک سیر نەکراوە زیندە بەچاڵیشیان کردووە یعنی دەڵێ بەڵام لە ئێستادا چ جیاوازە لە نێوانی مثلەن ژن پیاوێکدا ئەبینیتەوە زۆر باش یعنی بۆچی ئێمە ئێستاش هەر لەسەر ئەم حکمە بڕۆین هەر لەو قسەی کە خۆت دەیکەی بە حساب ڕخنەیە لە ئیسلام ئێستا دەری دەخەم ئینشاءالله کە ئەوە حەقیەت و عەدالەتی ئیسلام دەردەخات چۆن بەڵام ئیسلام ئایا خەڵک ئێستا عەلمانیەکان وا دەردەبڕن کە لە هەموو شتێکدا لە میراتدا ئافرەت نیوەی پیاوە ئەوە ڕاز نییە نە لە هەمووی نا لە هەمووی نییە زۆر جار ئافرەت وەکو پیاوە جار وایە بەس ئافرەت دەیگرێت پیاو نایگرێت ئەوەی کە بەڵام لە حاڵەتێکە پیاوەکە زیاترە بە نەخێر وانە لە هەموو حاڵەتێکدا وانە يعني زۆر ولی ئەبوه لكل واحد منهم السدس باوکو دایک هەردووچیان شەشێک دەگرن ئەو باوک بۆ هەردوو باوکو دایک وەکو یەکن بەڵام کوڕ و کچ وەکو یەک نین کوڕ و کچ فەرقی چییە بۆ نمونە باوچێک مرد کوڕێکی تەمەن فەرەزەن نمونە دەیڵێن 18 ساڵی یا 20 ساڵی جێهێش لەگەڵ کچێکی 19 ساڵی یا 21 ساڵی بۆ نمونە ئەم کوڕە مستەقبەلی چی لە پێشە ئەم کچەش مستەقبەلی چی لە پێشە ئەو کچە کاتێک کە شوو دەکا ئەو کەسەی کە دەیخوازێ مارەیەکەی دەدات مەصرفی گواستنەوەی دەدات خانووی بۆ دەبێ بکڕێت و بۆی دابێن بەڵام ئەوە عرفێکی شەرقیە نەخێر ئەو عرفە شەرقیە ئەو پەڕی ئەدەب و احترام و کەرامەتی بۆ ئافرەتێدا کە ڕێزە لە ئیسلام بزانە ئیسلام چۆن ڕێز لە ئافرەت دەگرێت دەبێ ماڵی بۆ دابنێت دەبێ مەصرفی ڕۆژانەشی بکات تەماشا دەکەین بۆیە ئافرەت نیوەی میراتیە بەڵام پیاو چه ئەرکێکی لەسەر کە خوای گەورە دوو ئەوەندەی ئافرەتی بۆدانا ئەو کوڕە لەسەر یەتی کە ژنێک بدۆزێتەوە مارەیەکەی بدات کە خانووی بۆ دابێن بکە نەفەقەی ڕۆژانەی بۆ دابێن بکە نەفەقەی ماڵ و منداڵی هەمووی بچێشێ کەواتە ئەو ئەرکانەی کە لەسەر پیاون بۆ داهاتوو لەسەر ئافرەت نین ئەو پەڕی عەدالەتە لێرە و ئەو پەڕی کەرامەتیشە بۆ ئافرەت کە ئیسلام داینا نەک وەکو غەربیەکان
کە لە جیاتی ئەوەی کە ئەرچی ئافرەت لەسەر پیاو بێ و پیاو نەفەقی ئافرەت کێشێ ژن و پیاو لە غەربدا دوو شەریکی یەکن چۆن پیاو دەبێ ئیشکا لە بەیانی تا ئێوەرە ئەو ئافرەتەش دەبێ بچێ ئیشکا ڕێزی ئافرەت لە ئیسلامدا ئەیە لە غەربدا باشە ئەمە بۆچی دەبێت ڕێز بەم شێوەیە ئێمە لێش بدەینەوە ینی بۆچی ئەبێ ئێمە مەسەرەن هەمیشە ئەوروپا بە قالبی عرفێکی شەرقی لە قالب بدەین لەو حاڵەتەیە کە هیچی نییە بێنە لە هەر کە ئافرەتێک پرسیار دەکەیت لە هەر ئافرەتێک فترەت ئافرەتێک لە باڵێن لێرە ینی ببوورە پێم بڕی مثلا ئافرەتێک لێرە دکتۆرای هەیە پرۆفیسۆریشە وە دەیان مەسەلەن پیاویش لەسەر دەستی ئەو شەهادەی ماستێر دکتۆراکە وەردەگرن باش مثلا لە ڕووی عقلیشەوە مثلا معاشەکەشی مەسەلەنشکارەکە مەسەلەن بۆچی مثلا لەوەیە مەسەلەن دەڵە زۆر زیاد دەڕێن ئێمەش دوو شاهێد لە ژنێکا بە بۆچی مەسەلەن لە میراتە چێشەکەم بۆم باس دیوار زانبینەران تێگەیشتن باش ئەم ژینە ئەم ژنە بە معاشەکەی خۆی معاشەکە لی پیاوەکەش زیاترە و مناڵەکانی و ماڵشی بەڕێوە دەبە چۆنی بەڕێوە دەبە هەیەی بەم زانینەی کە خۆی هەیە ناو کۆمەڵ وای پەروەردگار هەرچی لەسەر پیاو داناوە نەفەقی خێزانیشی بدات و نەفەقی منداڵەکانیشی بدات ئایا ئەویان ڕێز و کەڕامەتترە ئیسراحەتترە بۆ ئەو ئافرەتە بۆی ئەویش کاتی ئەوەی هەبێ هەم خزمەتی پیاوەکەی خۆی بکات و هەم پەروەردەی منداڵ بەڵام لە ئێستادا زۆربەی ئافرەتەکانمان ئاڵێن هەموو ئەو ئەرکانی ئێمە دەکەین لە ماڵەوە بارگرانی و پێویستە پیاوەکان ژۆ هەمویان واناڵێن زۆرنی کە ئاوی ئەلمانێتی خوار بێتەوە فترەت تێکچوو بێ باڵێ باشە ئەو زەرەر لە خۆیان بەڵێ ئێمە مەسەلەن لە جێبەجێکردنی زۆربەی حکومە شەرعیەکاندا فقهی ئیسلامی ئەو مەرجە دادەنێت کە دەبێت لەژێر سەرپەرشتی ئیمام دابێت ینی دیارە مەبەست لە ئیمام پێشەوە دەسەڵاتداری ئیسلامە لە کتێبە فقهەکاندا خەلیفە والیەکانیەتی یان هەر دەسەڵاتدارێکی موسڵمان دەگرێتەوە وەکو پێشەوە سەرداری ئیسلام کە حکومەکان جێبەجێ بکە باشە جێبەجێکردنی ئەو حکومانە ئەگەر دەسەڵاتداری موسڵمان نەبێت پەرچیان ناکەوێت بەڵێ دوو فەقەڕەی تێدا بوو پرسیارەکە یەکەمیان ئایا چێ دەگرێتەوە بێگومان هەر سەرکردەی مەبەستی لێ دەداوێ حکومە لە شێوەرگرینێمە سەرکردەی هەر وڵاتێک موسڵمان بێ و کافر نەبێت بێگومان ئەو حەدیسەکانی پێغەمبەری خواستم بەکە باسی خەلیفە باسی والی باسی سەرۆک دەکات ئەوە دەیگرێتەوە سەرکردەی هەر وڵاتێک موسڵمان بێ کافر نەبێ ئەوە دەیگرێتەوە و ئەوە پێویستە گوێڕاڵی بکرێت لە کاری چاکەدا نەک لە خراپەدا ئەو جار و نەبێ وەڵا بڵێن کاکەجیان ئەو خەلیفەیە کە لە سەردەمی پێغەمبەردا هەبوو عەلەیهی سەڵام دوای پێغەمبەر صلی الله علیه و سلم هەبووە کە ئەبوبەکر و عومەر ئەوان جارێکی تر نێنەوە ئەوە حکومەکان پەچیان دەکەوێت و ئەو وڵات بەڕێ نەخێوانیە هەر سەرکردەیەک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام فەرمووی فاسمع وأطع وإن تأمر عليك عبد حبشي کە عەبدێکی حەبەشی بێتە سەرکردەمان سەرچاومان گوێڕایەڵی دەکەین لە چاکەدا و حکومەکانیش پەچیان ناکەوێت جێبەجێ دەکرێن باشە لە وڵاتێکی وەکو وڵاتی ئەوەش بەڵگەی لەسەرەوەی کە فەوضانە بێت بۆچی شتەکان ڕادەگیرێن لەسەر سەرکردە بۆ چونکە بۆ نمونە کاتێک کارێکی خراپە دەبێت کاتێکی خراپە دەبینین من و تۆ ئایا بۆ من و تۆ هاتووە لە ناو بازاری سلێمانی بچین شتێک بکەین ڕەتفعلێک وڵا ئەوە خراپەیە یا دەبێ ئیشەکە حکوومەت پێ باشە بەڵام ئەوە دەبێ حکوومەت پێڵسێ ئەمەش وەڵامە بۆ پرسیاری حەڵقەی ڕابردوود کە کاتەکە وابزانم فریانەکەوت دوکانی مەشروبە یان کەسێک مەشروب بخواتەوە ئەوە ئیشی تاکە کەس وەکو من و تۆ نییە وەنە ئیشی مەلایەکی مزگەوتیشە وەنە ئیشی حزبێکیشە بەو کارانە هەڵسێ وڵا ئەو دوکانە نابێ لەوێ بێت و لای دەدەم و وادەک ئەوە ئیشی خەڵک نییە حکوومەت دەبێ بڕیار بدا ئەو دوکانە هەبێیان نەبێ لە شوێ بێ لە کوێ نەبێ هەڵبەتە مەشروب خواردنەوە کارێکی خراپە عقلی خەڵکی پێتێک دەچێ ئەوانش کە مەشروب دەخۆنەوە بۆ خۆیان شاهدی لەسەر ئەوە دەدەن تێگەیشتی ئەمما چۆنیەتی لابردننی ئەو منکەڕە ئەو خراپەیە بە فەوضا نابێ بەوە نابێت تاکتاکی خەڵک هەڵسێت چ بکات وڵا ئێمە ئەو شتە ئەوە لا دەبین نەخێر ئەوە دەگەڕێتەوە بۆچێ لە ئیسلامدا دەکەڕێتەوە بۆ حکوومەت بۆ سەرۆکی وڵات بۆ کار بەدەست حکوومەت بڕیار لەو شتاندا بۆ فیتنەی لێ واقع نەبێتەوە باشە لە وڵاتێکدا کە کۆمەڵێک ئاین جیاوازی تێدا بێت ئایا ئەم کەسە مافی هەڵبژاردننی دەسەڵاتی ئەم وڵاتەی نییە مافی نییە بەشدار بێ لە انتخابات مافی نییە خۆی هەڵبژێرێ مەسەرەن چۆن مافی ئەو ئەپارێزی تۆ ڕۆنیە پرسیارەکەت یعنی مەسەرەن چۆن تۆ مافی کەسێک ئەپارێزی کە موسڵمان نییە بێ
لەکوێ بۆ لەکوێ بیپارێزین لە وڵاتێکی ئیسلامیدا بۆ نمونە بۆ مافی ئەڵێ منیش بۆم هەیە مەسەڵەن وەزیر بم منیش بۆم هەیە زۆر خۆم باش. هەڵبژێرم بۆ سەرۆکی حکومەت منیش بخۆمە بەشدارم لە انتخابات مەسەڵەن ڕای وەرگیرێ بەڵێ تێدەگەم ئایا کەسێک لە بەریتانیا بەڵێ. لە ئەمریکا لە ئەوروپا لە نەرویج کە ئیلتیزام نەکا بەو قانون و یاسایەی کە قانون و یاسای وڵاتە بەڵێ دەشێت ببێ بە سەرۆکی ئەو وڵاتە نەخێر ناکرێت ئەوان قبول دەکەن ناقبول ناکەن بەڵام لەوێدا قبول لەوێدا ناکەن. هەموو مرۆڤەکان ینی وانە. وان هەیە خۆیان ڕژن ینی علاقی بەوە نییە ئەمە حکومکردن مسلمانە یا باس ئەوە ناکەم لە خودی خۆیدا مسلمانیان کافرە باس ئەوە ناکەم بەڵێ باز ئەوە دەکەم بۆ نمونە دەستور و یاسایەکەیە لە بۆ نمونە با بڵێن لە سوید لە نەرویج ئەو دەستور و یاسایە ئەوە وڵات بەڕێوە دەبا بەڵێ کەسێک بێ بڵێ من خۆم هەڵدەبژێرم هەڵم بژێرن بەڵام بەو دەستور و یاسایی ئێوەش ئیش ناکەم بەڵێ قبولی دەکەن؟ ئەوە نابێت قبولی دەکەن؟ قبول ناکرێ بەڵێ ئەگە قبولی نەکەن زوڵمیان لێ کردووە نە ئیسلامیش یاسای خۆی هەیە بەڵێ ئیسلام بەرنمەیەکی گەورەیە کە خوا دایناوە کەسێکی جوولەکە بێ بڵێ وەڵام من خۆم هەڵدەبژێرم بەڵام من باوەڕم بە ئیسلامی و بە ئیسلامیش حکم ناکەم باش. چۆن دەبشتیوە لێرەدا پرسیارەکە یعنی ئاوای لێ دێتەوە ئەو جار ببوورە لە بیرم نەچێ ئایا حقی خۆی هەیە بەڵێ حقی اعتقاد و بیرباوەڕی خۆی هەیە لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام لە مەدینە ئەی ئەو هەموو جوولەکەی تێدا نەبوو ڕۆژێک لە ڕۆژان فەرمووی ئێوە مافی ئەوەتان نیە جوولەکە بن نەخێر بەڵام لە وڵاتێکی ئەلمانیدا هەموو مرۆڤەکان بەبێ جیاوازی ئاینەکان لەم دەستورەدا بۆی هەیە خۆی هەڵبژێرێ دەستورەکە یعنی مافی هەموو ئاینەکانی تری تێدایە تەنها کورت نەکراوەتەوە لێک ئایندا بۆیە لەناو ئیسلامدا دەستورێکە کورتی دەکەینەوە تەنها لە ئاینی پیرۆزی ئیسلامدا دەستورێکە جگە لە ئیسلام یا دەستوری ئیسلامە علمانیت جگە لە ئیسلام باشە ئەو دەستوری جگە لە ئیسلامە من وەکو کەسێکی مسلمان کە دەمەوێت بە ئیسلام حکوم کەم دەستوری علمانیت من قبول دەکا بە ئیسلام حکوم کەم باشە کە منیش مسلمانم علمانی قبول ناکەم ئەم ئازادی و دیموکراتێتە لە ئیسلامدا چۆنە پێم بڵێ لە نەرویج چۆنە من پێم وتی پێشتر نە تۆ پێ وەڵامی پرسیارەکەم دەوە من پرسیارەکەم یاسایەکی هەبێ لە نەرویج کەوا بێ ئیسلام ڕێگەی نەدا ئازادیەکە بۆ هەموو کەسەکان بێ وەکی ئێستا بۆ ینی بەداخەوە دەیڵێ من بەجێگای ئەسەفە کە ئەنەما علمانیت بەس بۆ ئەوە دروست بووە دیفاع لە دزەکان بکە دیفاع لە زیناکارەکان بکە ڕاستەکەم تاوکەم ئەو جا ڕەخنە بگرە دیفاع لە مەشروبخۆرەکان بکە دیفاع لە بێدینەکان بکە و دژایەتی ئیسلام کە ئیسلام ناشیرن کە مسلمان یعنی بۆ وابێ مۆزوعەکە من ئێستا نمونەم بۆ هێنایەوە ئەگەر دەستوری نەرویج کە دەستورێکی علمانیە قبوڵیەتی منێکی مسلمان بچم بە گوێرەی دەستورەکەی ئەوان حکوم نەکەم قبوڵیەتی ئەی بۆ دەڵێ وتدنا کەواتە بۆ بەوان ناڵی حڕیەتیان زەوت کردو بۆ بە من دەڵێ کە مسلمان ئەم یاسای لەوێ یاسایەکی دینی نییە تەنها یاسانیە چۆن ئیسلام یاسایە لە هەر وڵاتێکی تریش یاسای خۆیان هەیە کە یاسای خۆیان هەیە قبوڵیانە کەسێکی مسلمان نەگمن زەید عەمر کەسێکی مسلمان بڵێ کاکە من خۆم هەڵدەبژێرم دەژمە سەرکردە بەڵام بە دەستوری وڵات ئیش ناکەم قبوڵیەتی قبوڵیانە بەو مەرجەی ئاینەکەی خۆی تێکەڵاو بە باس حکومکردنمان کردیان نەکە باس حکومکردنمان کرد بڵێ قبوڵیانە حکم بکە بە غەیری ئەو دەستورەی وڵات وەڵام دەوە بەڵام کام دەستوریان باشترە با پرسەرەکە وا بکەین ئەو مۆزوعی ترێستا دێنە سەری کەیف لێ باش دوای ئەو ناوڕە کورتە دێمە وڵات بیان ئازان خۆشەویست دوای ناوڕەشی کورد وەگەڕێنە وڵات